من چنوور محمود ناسراوم بە چنووری محمووی سافە هونەرمەند و چالاکوان لە هەڵەبجەی شەهید سەبارەت بە سیانزەی پێنجی 1970 ئەمەوێ تێشێک بخەمە سەر ئەو ڕاپەڕینەی کە لەو ڕۆژەیە ڕوویە سیانزەی پێنج ڕق و کینەی خەڵکی هەڵەبجە و جەماوەری هەڵەبجە بوو کە دژی ڕژێمی بەعەز بوویەوە کە ئەویش بە هۆکاری ئەوە بوو کە ڕژێمی بەعەس لادێکانی دەوروبەری شاری هەڵەبجە ڕاگوێز کرد بۆ ناو هەڵەبجە ئەو لادیانە نەمێنێ ئەویش لەبەر ئەوە بوو کە لە لادەکانە پێشمەرگە ڕۆشتە ناو لادەکانەوە لەبەر ئەوە حکومەتی بەعەز هەوڵی ئەوەی یاک هەموو لادەکان لە ناو بەرێت و ڕاگوێزیان بکا بۆ ناو هەڵەبجە لەبەرەوە لە هەڵەبجەش خەڵکی هەڵەبجەش ترسی ئەوەی هەبوو ئەمەش بێتەوەی کە هەڵەبجەش تەسیری لەسەری هەبێت و کارساتی ڕاگواستنەکە بکەوێتە بەر شاڵاوی هەڵەبجەشەوە لەبەر ئەوە هەموو خەڵکی هەڵەبجە و جەماوەری هەڵەبجە ڕق و کینەیان تەقانەوە بەرامبەر بە ڕژێمی بەعس و لۆ ڕۆژەیە لە کە سیانزەی پێنجە هەموو خەڵکی هەڵەبجە و زیاتر سەرەتای ڕاپەڕینەکە لە ناو قوتابیانەوە سەری هەڵا لەبەر ئەوەی لە ناو قوتابیانەوە قۆمقۆ هەبوو ئەحزابەکان و تەنظیماتی ناوشاری ئەحزابەکان لە ناو قوتابیانەوە وای کرد کە ئەم خۆپیشاندانە لە قوتابیانەوە سەر هەڵبات و دوایی بۆ ناو جەماوەر ئەوە بوو لە سیانزەی پێنجە خەڵکی هەڵەبجە یعنی کار لەوان نەما کە ئیتر بەرگە بگرێت و ڕق و کینەی بەرامبەر بە ڕژێمی بەعەز دەربڕی ئەویش بەو شێوازەوە بوو کە ئێمە من بە خۆمێکی بووم لەو ئافرەتانەی کە لە ناو ڕێخستنەکانی حیزبی شوعیە کارمە کرد تەوجیهی حیزبمان بوو کە لەو ڕۆژەیە هەموو ڕێخستنەکان ئافرەتان پیاوان بەبێت جیاوازی ڕێگەز بەشداربین لە خۆپیشانانە ئەوە بوو ئێمە ڕێخستنەکانی ئافرەتانمان کرا لە سێ گروپ هەر گروپەی بە شێوازێک کارکە گروپی یەکەممان بەو شێوازە بوو کە ئەبێت فعلیەن لە ناو خۆپیشاندانەکە ئیشکەین بەشداربین گروپی دووەمیشمان کۆمەڵی ئافرەت بوون کە دانرابوون بۆ ئەوەی کە هەواڵ و پەیام و هەندێک جاریش نامە و چەک بۆ کادیرانی ناو پێشمەرگەکانی ناو حیزبمان لە ناو شارە بگەێنن هەندێک ئافرەتیشمان گروپی کە سێهەمە دانرابوون بۆ ئەوانەی کە چەک و خواردن و پێداویستی بۆ خۆپیشاندەران ئامادە بکەن من پێم خۆش بوو لێرەیە ئەو ناوانە بڵێم کە بەشداری خۆپیشاندانەکەیان کرد فعلیەن لە ناو خۆپیشاندانەکە بوون ئێمە لە مەنتیقەی کانێشقان خۆمێکی بووم لەوانەی کە لەگەڵ هاوڕێکارم لەگەڵ ئەو ئاورانی کە بەشدار بوون لە خۆپیشاندانەکە بە شەڕواڵ و کراسی کوردی و شەڕواڵی کوردی و کراسەوە بەشداریمان کرد و ژامانەمانە پێچاو دەموچاومان هەڵە بەست بۆ ئەوەی نەمان ناسنەوە من و لە کە مەنتیقەی کانێشقان من و غەزال عەبدوڕەحمان یادی بەخێر کە شەهید بوو لە کاتی کیمیایەکەیە و بێگەردی مام هەیار ئەوە لە خۆپیشاندانەکە بوو شادومان ئەو لە منطقەی کانی قوڵکەشەوە هەر لە خۆپیشاندانەکانە دڵسۆزی سەید تۆفیقمان هەبوو دایکی بوو دڵگیری سەی عەلیمان هەبوو ئەمانە کەمەیان لە خۆپیشاندانەکە ڕاستەخۆ بەشدار بوون ئەو گروپەی کەشمان ئافرەتان کە بەشدار بوون لە خۆپیشاندانەکان نەبوون هەوڵیانەیە کە یارمەتی خۆپیشاندانەکان بن و خواردن و پێداویستی دروستکەن پرشنی مام هەیەر بوو کە ماڵەکەی وەک بارەگایەکی حیزب بوو سەمیرە محەممەد بوو و سەلمە حسین بوو کە ئەکاتە دایکم و باجی ئایشەیەکە باجی ئایشەکە ناسراوە بە ئایشێ ئامەباری کە ئەمانە کۆمەڵی ئافرەت بوون کە لە ناو هەڵەبجە شەمسەی ژنی نووری عەبەی کەڕە بوو کە ئەمانە کۆمەڵی ئافرەت بوون داوای لە برنەکەم لەوانی کە هەندێک ناوم لەوەچێ لە بیر چوو بێت کۆمەڵی ئافرەت بوون لەو کاتیا خواردن و پێداویستیان بۆ خۆپیشاندەرانە ئامادەیە کرد کە لەو ڕۆژە خۆپیشاندانیانە کرد و کۆمەڵی ئافرەتی تریشمان هەبوو وەک پێشمەرگەی ناوخۆ بوون ئەوەی کاڵین دانرام بۆ ئەوەی کە هەواڵ و پەیام بنێرن بۆ ئەو کادیرانی کە لە دەرەوەی شار بوون یان گواستنەوەی چەک و ئەسلحە یاخود نامەگەیاندنیان ئەو هەواڵانی کە لە ناو شارەوە بۆ بگەیاندرایەتە ناو کادیرەکانی ناو حیزبی شوعی لە دەرەوەی شار یاخود ئەو شوێنانە کە ئیختیفا بوون لەبەرەوەی ئەمە ئەم خۆپیشاندانە هەموو ئەحزابەکان جدی کاریان هەبوو لە خۆپیشاندانەکانە بە تایبەتی خەڵک و جەماوەری شاری هەڵەبجە دەوری سەرەکیان هەبوو بەڵام هەموو کە زەزاریەوە و مێژوشە ڕاستیەکە کە یەکەم جار درایە سیانزەی پێنج لە مزگەوتی جامیعەی کە کانێشقان کە کۆمەڵی هاوڕێی ئێمە بوون دەنگەکەیان لە ژێرزەمینێک کاتەجیل کرد و هێنایان لەو ڕۆژەیە لە شەوەکەیە بانگێشی خەڵکیان کرد کە بە دەستکەن بە ڕاپەڕین و دژی ئەو ڕژێمە بۆسن کە ڕاگوێزی ئەو لادیانەی دەوروبەری شارەکات
سەبارەت بەو ڕاپەڕینە کۆمەڵێک مەئەسات و کۆمەڵێک شتیلی لێکەوتەوە بۆ هەڵەبجە و بۆ دەوروبەری هەڵەبجە ئەوە بوو لەو ڕۆژەیە شەهید مەریوان شەهید بوو لە بەردەم دوکانی باوکما شەهید بوو فوادی ئەو ڕەحمانی کاگە ئەو ڕەحمان ئەویش برینار بووم بە هەمان شێوە گەڕەکی کانێشقان هەر هەمووی بە تێنتی تەخت بوو لە ئەنجامی ئەو تەقینەوەی گەڕەکی کانێشقانە کە هەموو خانۆکانیان تەقانەوە ژنێک بە ناوی فاتمە کە ژنی عەبدوڕەحمانی قەتەیە کات لە خۆپیشاندانەکە بوو بەژێر خانۆکانەوە گیانی لە دەزا بەڵام خۆشبەختانە کە مێردەکەی نەجاتی بوولەوە نەبوو بەژێرەوە هاتە دەرەوە لە ژێر زەمینەکە بە ژنەکەی ئەمری خوای کرد کۆمەڵ شتی ناخۆش لە هەڵەبجە ڕوویە ئەستەکەم بریناروشتی زۆر و بەزناوی برینارەکان ئێستا باش نازانم اینجا لە ئەنجامی ئەو خۆپیشاندان و ئەو ڕقوکینەی کە بەرامبەر بە ڕژێمی بەئەسە هەبوو کۆمەڵێشتی تر ڕوویاکە ئەمری زیینە بەچالکردنی کۆمەڵێک خەڵکیان دەرکرد لە هەڵەبجە ئەویش هۆکاری ئەوە بووکە هەم بە بەشدار بوون لە خۆپیشاندانەکەیە هەم کە سوکاریان برینار بوو کە لە کاتی هینەکە خۆپیشاندانەکە برانە خەسەخانە کۆمەڵە خەڵک برینار لە خەسەخانەکە بووە هۆکاریەوەی کە ئەوانەی کە لە خەسەخانەکە هەبوون ئەمری زیینە بەچاڵیان دەرکرد کە ئێستا من بە دۆکۆمنت لە لامە و پێشم خۆشە دۆکۆمنتەکە لەگەڵ قسەکانما بخەنە بەرڕۆ من دوای چەند ساڵ گەڕانەوەم لە بەریتانیا و لە ساڵی 2012 کە لەگەڵ دوو پورزام لە سوید هاتبوونەوە کچەکانی ئەبوتارا و براگەورەکەم بەسەردان چوینە مۆنیمنتەکە چونکەوان مۆنیمنتەکە نەدی دوای ئەو کە وەزەکە ڕوویا بوو سە و باسمان لەگەڵ بەشی ئەرشیفی مۆنیمنتەکە کرد وتی چنوورخان بەشدار بووی لەو ڕاپەڕینە وتم بەڵێ وتی کەس ئەناسیت وتم ئەرۆڵای چۆن کەس ناناسم قاوێلم خۆم لە بەشدار بووم چۆن کەس ناناسم وتی دۆکۆمنتێکی تازەمان بەدەست گەشتووە لەو دۆکۆمنتە بە ئەمری عەلی حەسەن مەجید لە مدیرێتی ئەمنی ئامی هەڵەبجەوە بۆ عەلی حەسەن مەجید لە عەلی حەسەن مەجیدشەوە جواب نراوەتەوە کە لە مدیرێتی ئەمنی هەڵەبجەوە ئەبێ ئەم ناوانە زیینە بەچاڵ بکرێن عدەدەکان ئەوەی کە هەبوو ئەوەی کە من بینیم 16 ناو بوو ئەو 16 ناوە بێ زیینە بەچاڵکرێن وتی بە من وتی بڕۆ سەیری ئەو دۆکۆمنت ئەو بکە بزانە کەسە ناسی کردی بە سۆبەت لەگەڵ وتی کێ لێ خۆشتیتیانی لەو ناوانە وتم بابە دوایەوە هەموو ساڵەوتی تازە بەدەستمان گەشتووە بەڵا کە سەیرم کرد هاوارم لێ بەرز بووە لە ناو مۆنیمنتەکە وتی چییە وتم مەڵا ناوی منی تایە یعنی شۆک بووم بەڕاستی تۆ دوای ئەو هەموو کاتە و کە بزانی کە لە ڕاپەڕینێکی ئاوا و دواتر ئەمری زیینە بەچاڵە دەرچوو بێت هەتا براکەم هات سەیری کردوانەی لەگەڵم بنژیان و ڕۆناکوا سەیران کەوتیان وەڵا بابەوە تۆیت لە 16 کەسەکە من و باجی فریشتە کە کاتە دایکی کە عەلی محافزی پێشووی هەڵەبجە ئەو دوانەمان زیینە بوون مەعەدە چواردەکەیکی زیینە بەچاڵ کرابوو ئەمە وای لێ کردم کە ئەمە بمێنێتەوە وەک ئەرشیفێ وەک دۆکۆمنتێ بۆ من ئەمە هاندەرێ بۆ من کە چی بکەم بۆەوەی کە ئەوە وەک مێژوێک بێنێتەوە بۆ هەڵەبجە لەم ساڵانەی ئەخیراوە جگەل لەوەی کە ساڵانە یاد دەکرێتەوە و ڕێز لێران و ئەوانە بەس ئەمە ناگاتە ئەوەی کە تۆ ئەمە بمێنێتەوە بۆ مێژوو ئەرشیف بکرێ بۆ مێژوو من بۆ خۆم هەوڵم ماوەک هونەرمەندێک لەگەڵ چەند دەرهێنەرێکی سلێمانیا و چەند کەسێکا قسەم کرد کە زەڕورە ئەمە دۆکۆمنت بکرێت بۆ هەڵەبجە لەبەر ئەوەی بمێنێتەوە بۆ نەوەکانما بمێنێتەوە بۆ دواتر کە ئەمە لە هەڵەبجە لە 13 ڕاپەڕینێکی جەماوەری هەبووە زەڕورە ئەوە بکرێتە دۆکۆمنت هەوڵم ما ئەو ڕاپەڕینەی 13 بکەمە دۆکۆمنت و ئێستا بە فلیماوەتەوە لە فستیڤاڵەکانی شایشی پێکرێت